ای رفیقانی طریقت دردی عشقم شارکن بڕوانە گریانێ دەبینی سڵمەکە سەرنجدا چەند سەوزە برینی سۆزێکە بۆ عاشقێک وەک خۆری پاییزان هەڵاتوەوە کەس نەیبی بە چاوان واکزەی هەناسەن بەڕووتە هەڵەکە بارانی فرمێسکم بەلێزمەدا ئەکا بڕوانە دەبینی باخێک وێرانە خونچەی لێ بڕی و ئەوینی مەستانە دەبینی ڕووبارێ لە چاوگەی چاومەوە بە تاو دێتە خوارێ سڵمەکە سەرنجدا چەند گەشە برینێ گوێ هەڵخە بە سۆزە شەوانەگیرێ گوێ هەڵخە بە سۆزە شەوانەگیرێ گوێ هەڵخە بە سۆزە شەوانەگیرێ بینەرانی ئازیز و خۆشەویست سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە لەگەڵ هاوکارانە ماتوینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر هونەرمەندی ئەم جارە کاک جیهان ئیبراهیم خەیاتە کاک جیهان ئیبراهیم خەیات کوڕی مامۆستا ئیبراهیم خەیاتە کە مامۆستا ئیبراهیم خەیات کەسێک نییە کە ئێمەی کورد نێناسین و هەموو ئەو گۆرانی خۆشانەی کە لە بیرەوەریمانە ماوەتەوە جەژنە کوردستانە جەژنی نەورۆزە بە تیشکی ئاگر ئەنووسین جەژنە پیرۆزە لێ شعری عین شەونم و ئاوازی عین شەونم و بە دەنگ ڕەسەنەکەی مامۆستا ئیبراهیم خەیات وتراوە یا گۆرانی ئێمە گیانێکین لە دوو جەستەدا کە هەموومان ئێزانینەوە هەموو ئەوینداران و عاشقانی کوردستان لە بەریانە یا گۆرانی تر یا سرودێکی تر خۆشم ئەوێ وڵاتەکەم کە سرودێکە لەسەر زمانی هەموماندایەوە و ئەم بنەماڵەیە هەرتا ئێستا بێ و چەند خزمەتیان بە مۆسیقا و گۆرانی کوردی کردووە کاک جیهانیش بەدەر نەبووە لەو بنەماڵە خۆشەویستە خزمەتێکی بەرچاو بێوێنێ کردووە بە مۆسیقا و گۆرانی کوردی کردووە و پێمان خۆشە لە زمانی خۆیەوە بزانین چی کردووە بۆ مۆسیقا و گۆرانی نەتەوەکەی کاک جیهانگیان زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەر ئامادەی زۆر سپاس کاکجیان نیش بە خێراتنتان دەگەم زۆر خۆشحاڵم ئەمڕۆ بێکەوە چەند گفتوگویەکین هیوام وایە کاتێکی خۆش بێکە و کاتێکی سوودبەخش بۆ هەموو لایە بۆ بینەرانی ڕۆژهەڵات تیڤ زۆر خۆشحاڵم ڕێز و خۆشەویستی مەیە بۆ هەموو
ڕۆژهەڵات بۆ هەموو کوردێ لە هەموو چوار پارچەکانی کوردستان بۆ هەموو کوردێ لە هەر شوێنێکی ئەم دنیاە. زۆر سپاس دەکەم. خوشحاڵین کە جنابیشت لە بەرنامەی ئاوێنەیە هونەرە ئامادەی دەمێکە ئەوین داران و عاشقانی دەنگی ڕەسەنی مامۆستا برایم خەیات و بۆ خۆتۆ بنەماڵەکەت شەیدای ئەوەن کە ڕۆژێک لە کامێرای ڕۆژڵاتیەوە لە شاشەی ڕۆژڵاتیەوە دەربکەون. پێم خۆشە بزانم جنابێت خۆناسانەگەت هەبێ بۆ بینەرانی بەڕێز هەرچەند خەڵک بنەماڵەتان ناسن بەڵام بە بینەران بزانن کاک جیهان کێیە. بەڵێ من خۆی چوار کوڕی برایمی خەیات، من سێم کوڕی برایمی خەیاتم. هەر لە مناڵیەوە شەیدای دەنگی باوکم لە ڕێی دەنگی باوکمەوە کە چاومان کردو و چاومان هەڵێنا جۆمان لە گۆرانی و هونەر لە ماڵەکەم لە خێزانەکەمانەوە جۆمان لێ بوو. بە هەمان ڕێچکەی باوکم ئێمەش حەزمان کرد بە پێویستمان زانی وەکو ئەرکێکی نیشتیمانی وەکو ئەرکێکی هونەری ئەوەی لەسەر شانمانە بتوانین خزمەتێکی میلەتەکەمان بکەین. ئەوەی کە چاوت کردەوە بارحاڵ ماڵێک لە ماڵێکی هونەریە لێدایک بووی و لە ماڵێکی هونەریە گەورە بووی. ئەو سەردەمانە کە ئێوە زۆر هونەرمەند هەمشۆی ماڵیەوەیە کرد، زۆر گەورە هونەرمەندە هاتن بۆ لێ مامۆستا برایم خەیات. حەزەکەم باسێکە و دەورانە بکەیت کە چۆن بەشداری تەکرد لەو شەوا هەنگانە کە بەردەوامی لە ماڵەوە هەمیشە لە ماڵی دۆستان مۆسیقا و گۆرانی بەردەوامی بوو لە شاری سلێمانی. بڵێ چەند شەوێ لە ماڵی خۆمان و لە ماڵی دۆست و برادەرەکانی باوکم بە تایبەتی کاک شەوقڕ ڕەشی خوا لێ خۆش بوو، کاک سەڵاحی برای، مامۆستا ئەنوەر قەرەداغی، مامۆستا خالی سەرکار، ئەمانەی کە لە شارەکە و مۆسیقی بوون زۆر جارات چۆی ماڵ ئێمەیان کرد و ئێمە لە نزیکەوە بینیمان و ناسیمان. سەرەتای ئێمە کە هەستمان کرد باوکم گۆرانی بێژە و خەڵکێ لە دەوری کۆ بێتەوە و مۆسیقا ئەژەن و گۆرانی ئەڵێن، ئێمە شۆک و مناڵ بووین لە چواردەوریان کۆ بووینەوە و زۆر جار باوکم خوافی کای و وەکو کۆرس بەشداریم لەگەڵ بکەن. ئێمەش وەکو کۆرس گۆرانەکانی ئەومانەوتۆ و لەگەڵ بەشداریمانە کرد. وا چاومان هێڵێنا. دواتر کەسمان کرد خەڵکانێک احتیمامان پێیا وەکو کوڕی هونەرمەند، وەکو بنەماڵەیەکی هونەری خەڵک زۆر ڕێزی لێگرتین. ئێمەش ئەو هونەرە لامان خۆشەویست بوو. هەر لە سەرەتای مناڵیم و لە ئیبتیدایی و ئەمانە مەسا پیانۆتین گۆرانی بڵێ وەکو دەرێن لە چاومان لەسەر بوو وەکو کوڕی هونەرمەند. زۆر خەڵک تەشی ئەکردین و پیان خۆش بوو ئێمەش گۆرانی بڵین. سەرەتا وا دەستمان پێکرد. بەزیتر لە کە تۆزەیەکترەوە نییە لە تەمەنی هەرزەکاری و گەنجێتی و ئەمانە ئەو خۆشەویست و خولیا لا دروزە بێ و هەستەکەی وەکو چۆن ئەرچێک لەسەرتە ئەگەر شتێکە پێ بکرێ بتوانی خزمەتێ بکەی توانیمان بەردەوام بین. وەکو هەر خۆم نامەسەر کاک گۆرانی برامەوەی شەر مۆسیقێکی باشە، کاک سۆرانی برام کیژان ژیانی خوشکم لە ڕێی تەمسیل و نواندنەوە هەرێکە و بەپێی ئەکتەریا بازیگەر بەڵێ بەپێی توانای خۆمان. ئیتر من دەتوانم سەرەتای گۆرانی وتنی خۆم گەرمەوە بۆ کاتی دوای ڕاپەڕین ئەو کاتەنە. وەلو لە پێشی شامەسە من لە گۆرانی برام ئەندامی تیپی مەولەوی بوو، من زیاتر لە ڕێی تیپی مەولەوی و هاتمە ناو گۆرانیەوە. ساڵی 1985 باش لە یادم نییە درامایشتم تەلەڤیزۆنی کرا بۆ حاجی مەکی. لە بینی مەشادەکانە گۆرانی تا بوو. جالی شەشی سەرەتایی بووی ئەو کاتەوە بزانم. شەشی ئامادەیی بووی. بەڵێ ئەو کاتە بوو چەند گۆرانیە لە بینی مەشهدی تەمهینەکە هەبوو، تەمسیلەکە گۆرانەکە من نەبووت. وەکو تۆمارکردن ئەوە یەکەم ئیشم بوو کە بکرێت لە ساڵی 1985. دواتر گۆرانی ڕاپەڕینۆمانی ها بەسەرا سرودێکمان وت، سرودێک لە شعری کاک ڕەزا حەمە بوو، یادی بەخێر بوو، ڕێزم هەیە بۆ کوردستان بوو. بەڵێ ئاوازەکەشی گۆرانی برام بوو، هەر لە تیپی مەولەویش تۆمارمان کرد. اینجا ئەو سرودە بوو لە ڕێ ئەوە من توانیم بێمە سەر
شانۆ لە یەکەم فیستیڤالی شاری هەڵەبجەی خۆشەویست بەڵێ. لەوێ پێشکەشکرا من وەکو لەگە تیپی مەولەویا و چەند تیپی سلێمانیش بوو و تیپی کۆمەڵی هونەر و وێژەی کوردیش ئەو کاتە مۆسیقیت خوێندووە هەر بۆ خۆت؟ من نەخێر مۆسیقیم نەخوێنم چیت تەواو کردووە؟ من خۆم بڵێن دەرچووی کۆلێجی بەڕێوەبردن و ژمێریاریم لە جامعی سەلاحەدین تەواو کردووە. بەڵێ. ساڵی چەند لەدایک بووی؟ خۆم ساڵی نەتوان زۆر کەس باسی ناکە بەڵام ئێمە هەڵبەتە گوێی ناینەوەشتانە من 65 لەدایک بووم. ساڵی نازانم 1965 میلادی لە شاری سلێمانی لەدایک شاری سلێمانی بوو. کە سیدیکت ساڵی 2001 بزانم تۆمار کرد. یەکەم سیدیم بەڵێت سیدی هەوری پاییز بەڵێ. هەوری پاییز ئاوازەکەی هی نەوزادی حاجی ئەو لە تیپی مەولەوی بوو کاتاویش مۆسیقێکی بەتوانە بوو ئەو ئاوازەی دانابوو یەکەم کاری بڵین لە مەجای گۆرانی و گۆرانی عاتیفیا ئەوە یەکەم گۆرانی بوو تۆمارم کرد. پاشەوە لە 2001 کردمان بە سیدێک ببوورە کە 8 تراک بوو ئیتر ئاوازەکان زۆربەی ئاوازی هەر کوڕێکی برادەرمان هەبوو مۆسیقێکی بەتوانە کاک هەردی کوردەی ناوی هەردی کوردە بوو ئێستا لە سوید دانیشێ هەر ڕێزم هەیە بووی لێرەوە چاوی ماچەکەم کۆمەڵی ئاوازی یامێ ئەو ئاوازانم خوێن لەگەڵ ئاوازێکی خۆشمی تیا بوو لەو هەشت گۆرانی یەکی خۆ بەڵێ یەکیانی خۆم شعرەکانی چی بوونەوە هەشت گۆرانی لە بیرت مابێت؟ هەوری پاییزی شاری گۆران بوو گۆرانی شاعر ئەوانەی کە وابزانم کامێ هەوری پاییزی گۆران لە دەریاوە لە دەریاوە مەرزیە نەمر گۆرانی بە شێوەیەکی وتێتی مامۆستا ساڵح دیلانیش بە مەقامێک گوتی ئەویش بە مەقامی توێتی بڵێ بەزەوی من ئاوازێکی تایبەت بوو هی نەوزادی حاجی بوو بەڵێ. تر هەر بەردەوام بووین لە شعرەکان تری هین چی شعرەکانی وا ئەزانم شارێکی ئەو جوانە مەرگ عرفان ئەحمەدە بوو هەر خەڵکی شاری سلێمانی بوو شارێکی جوانە مەرگ بوو خێر نەدی و کۆچی دوایی کرد شاری کاکداوەر قەراقی هاوڕێمان خۆشەویست ئەو وتمان شاری گۆران بوو بۆڵای باش لەماوە شارەکان هەر یەک گۆرانی خۆت و باقیەکەی هەموو گۆرانی تازە بوون یا فولکلۆری بوون؟ بەڵێ هەمووی گۆرانی تازە بوو بەڵام ببوور لای سەفین خەراجیانیش تۆمارکرا ئەو سەردەمە تەجیلات بەڕاستی وەکو ئێستا ئەجیزە وشتی زۆر باش نەبوو ینی زۆر نەکەوتە بەرگوێی خەڵکەکە لە بەرەوەی ئەو سەرودەمە هەر ئەوە توانامان هەبوو ئەو تۆمارکردنەوە بوو هەرچەندە من گۆرانیەکیش تۆمارم کردو ینی وەکو تەلەڤیزۆنی خاکۆمانارە و سەردەمە بۆ تەلەڤیزۆن کلیپم لێ کردووە. بەڵێ هەرە گۆرانیانە بەڵێ چەند کلیپ لێ کردوە لەو گۆرە لەو سیدیە لەو سیدیەوە ئەزانم ئەو شارەی کاک عێرفان ئەحمەد بوو ئەوم بۆ تەلەڤیزۆنی خاک کرد. بەڵێ. ئەو گۆرانی کۆتایی شعرەکەی هەر عێرفانی جوانە مەرگ بوو ئەویش لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان کردمان هەوری پاییزی شمەیە هەوری پاییزیش هەر لە ئین کردمان لە گەلی کوردستان. لەگەڵ کیژانی خوشکت پێم وایە چەند گۆرانیکتان بەیەکەوەتووە حەزەکەم باسێکی بکەی و پەیوەندی هەردووکتان لەباری هونەریەوە. بەڵێ کیژانیش وەکو خوشکی بچووکمان ئەویشە دەنگێکی خۆش و هونەرمەندێکی بەتوانایە لە مەنجالی خوا و دەنگێکی کچانەی خۆشە لە شارە و خەڵک زۆر پێخۆش و جۆگری باشی خۆی هەیە. هەڵبەتا وەکو یارمەتی دەری من دایمە لە بێکەوە یارمەتی یاوم لە هەموو زۆربەی گۆرانەکانە وەکو دەنگ بەشداری کردو لەگەڵ و چەند بەرنامەیشمان کردو بەیەکەوە بۆ مەسەلە لە بەرنامەمان کرد بۆ کورسات بەرنامەیەکمان هەیە بێکەوە و گۆرانیەکمان وت بەیەکەوە ئەتر زۆربەی کات چۆنەڵێ ڕایەک وەرەگرین و لە مەجای چ ئاواز بێت شعر بێ بیر و ڕاگۆڕینەوە کارێکشم کرد بۆ لە مەخیرانە بۆ یادی شنگال بەڵاوم کردەوە ئاواز و هۆنراوەکەی هەر هی شاعری
گەورە و شاعری سلێمانی کاکعین ئەین شەونما ئەویش ئاواز و هۆنراوەکەی ئەو بوو کاری مۆسیقاگەشتی ژان بۆی کردن هەرو خۆی مۆزیسیۆنە بەڵێ مۆزیسیۆنە لە خۆی پیانوی خوێنەوە بەڵێ لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی کارێکی جوانە و بەڵام وەکو هین کلیپ بەڵام نەکردوێتەوە هەر بۆ یادەکەی شنگال لە کورسات بەرنامەیەک پێشکەشکرا بەو یادە لێوە و یان بە ڕادیۆکانی سلێمانیش لەوێ تۆمارتان بەڵێ ئەی لەگەڵ کاک گۆرانی برات کە ئەو مۆسیقا ژەنێکی بەتوانایە بەرحەڵ دەمێکە خەریک مۆسیقا گۆران وەکو وتم بەڕاستی من خۆشەویستێکی زۆرم بۆی هەیە ئەو هەر لە ڕێی ئەوە من توانیم بێمە ئەو پشتگیری کردم و ئەو هانیام و ئەو زیاتر هێنامیە ناو گۆرانی و مۆسیقا و هونەرەوە بەڕاستی لە ڕێی تیپی مەولەوی و ئەو کاتێک کە ئەو سەرۆکی تیپەکە بوو ساڵی هێشتاکان یەکەم ئیش کە کردمان وتم بۆ حاجی مەچی لەو درامایە مۆسیقا و شتەکەی لە تیپی مەولەوی کرا هەر لە ئەو زمانی کە گۆرانوتی وەرە ئەم ئیشە با بکەین و تۆ دەنگێکی هەیە باشە و بە خەڵی گوێ بیست ئەو یارمەتی دەرت بوو ئەو یارمەتی دەرم بوو بەڵێ و ئەم سیدەی 2004ش هەموو کاری مۆسیقا و تۆمارکردنی دەنگیش هەر کە گۆران بۆی کردن باسی ئەوە ئەکەم بەڵام حەزەکەم باسی ئەوە بکەم کە لە سلێمانی جگە لە تیپی مەولەوی کە کارێت کردوەتی ئەو تیپانێکی بوون کە کارت لەگەڵیان کردووە گۆرانی تۆمار کردووە بەشداریت کردووە بەشداری کردم وەکو هەر بۆ هەنێ بۆ نەو یادی ئەو یادانی کە لە سلێمانیا کراوە بۆ چون بەڕێزەوە هەمیشە لە بۆنە نەتەوەیەکانە ئامادەی دیومە بنەماڵی برایم خەیات هەمیشە ئامادە بوون لەو بۆنە نەتەوەیانە ڕاستە ناڵێم ئەو بۆنانەی کە لە سلێمانیا کراوە بە زۆری ئێمە بەشداریمان کردو بەس من وەکوتم سەرەتا لەگەڵ تیپی مەولەویە بووم بەڵام تیپی مەولەوی تر وەکو ئەوسا هەر تیپ بەعام لە سلێمانیا سێ تیپمانە بوو ئێستا زۆر کار بە تیپ ناکرێ بەڕاستی تیپەکان زۆربەی هەڵوەشاونوارێکە و لە خەریکی ئیش و کار و فرمانی خۆیانن ئێستا تیپ و ئەمانە ینی گروپ خەڵک ئیشەکە من ئاوا ئیشەکەم لەگەڵ هەنێ برادەر و کەسی نزیکی خۆم خۆشەویستی خۆم وەکو لێرە توانە فەرەجەیە ئارە ئەحمەدەیە ئەمانە کەسی مۆسیقی و کەسی دڵسۆزم بۆ هونەر لە شارەکە لەگەڵ ئەوانە کارم کردووە وردە وردە ڕۆحمە خۆی خۆتە خزێنی تەخوێنمەوە وردە وردە ڕۆحمە خۆی خۆتە خزێنی تەخوێنمەوە فریشتەی خەوی شەوانی سێبەرێکی بەشوێنمەوە سێبەرێکی بەشوێنمەوە چۆن زیزە بم گەر تۆوابی لە شازامی عاشق مابی وەک بەروانەی دەم
زەبم گەر تۆوابی لە شازامی عاشق مابی وەک بەروانەی دەوری لالا لاست و هۆشی دڵمابی لەگەڵ سۆستا دەبێنامەی چاوی ڕەشە بخوێنمەوە پەنجەکانێ بە ڕەشماڵی بژی خەوتە بهێنمەوە زەمین بسوڕیان چاوێ لارکوێ بێ چاوم لێتە بەر هەوارێکە بڕۆی دەنگی دڵم پرپەی پێتە ئەی گەورەتێ لە دڵی من شەرامەی جوانی و چڕی من کە شەو شان باڵی کردەوە هەر تۆی گوڵی باخەڵی من ئاخ هەر تۆی گوڵی باخەڵی من وردە وردە ڕۆحم خۆی با باسێک لە ڕۆژهەڵاتی کوردستان بکەین. مامۆستا برایم خەیات لە کۆڕەوەکە چوو بۆ سەقز. حەزەکەم باسێک لەوە بکەی لێرەوەیەوە چوونە شاری شیرینی سەقز وە لەوێ پێشوازی چۆنکرا لە مامۆستا برایم خەیات لەلایەن خەڵکەوە لەلایەن هونەرمەندانەوە باسێکی ئەو سەفەرە بکەیت. بەڵێ لە ڕاستیەوە کاتی کۆڕەوەکە بوو کۆڕەوەکەی کە هەموو کورد ماڵ و شار و گوند و هەمووی ئەچی مڵک و ماڵی خۆی هەیە بەجێ هێشت و ڕوومان کردە یا ڕۆژهەڵات بوو یا بۆ تورکیا ئەمە بەرەو ڕۆژهەڵات چوین بەڕاستی من لێرەوە ڕێز و خۆشەویستێکی زۆرم هەیە بۆ خەڵکی ڕۆژهەڵات کە توانیان بمانخەنە ژێر باڵ و باڵی خۆشەویستی و دڵسۆزی و وەفایان بۆ هونەر و هونەرمەندان لەوێ زۆر ڕێزێکی زۆر تایبەتیان لێگرتین بەڕاستی لەوێ بە تایبەتی من ڕێز و خۆشەویستیم بۆ کاک ڕەشید فەیزی نەژادێ لەوێ ها بەهانامانە و لەگەڵ باوکم چەند کۆنسێرت و چەند کارێکی هونەریان لەوێ پێشکەش کرد لە شارەکانی وابزان بۆکان و لە سەقز و مەهابات و ئەو شوێنانە بەڕاستی مە خۆم زۆر لەگەڵیانە نەبووم بەڵام ئەوەی کە من ئاگام لێە زۆر دڵسۆزانە زۆر بە ڕێز و خۆشەویستیەوە پێشوازی لە باوکم و لە زۆر هونەرمەندانی کە لێرەوە چوو بوون ڕێزیان لێگرتن و ینی بە شێوەیەکی جوان کە ئێمە ئێستا هەر لێرەوە شانازیان پێوەکەین و دایمە لە بەرچاومانە ئەو ڕێز و خۆشەویستی خەڵکی ڕۆژهەڵات. کاک جیهانگیان وە بزانم مامۆستا ڕەشیدی فەیزنژاد و مەجموعەی هونەرمەند کاسێتێکیان تۆمار کرد مامۆستا برایم خەیات حەزەکەم باسێکەوە بکەی چۆن بوو. بەڵێ هەروە بزانم لە کاتی کۆنسێرتەکە پێشنیاریێوان کردو بۆچی لێرە کارێکی کاسێتە بۆ تۆمار نەکەین خۆشحاڵانە لەوێ وابزانم هەشت تراکە بۆیان کردبوو هەر گۆرانی کۆنەکانی باوکم خۆی ئەوانەی کە هەی بووە وەکو ئێمە جانێکین وەکو هەر من ناشادم و کزەی جەرگانم ئەوەی کە بیرم بێ کۆمەڵێ گۆرانی هەری ئەوانەیە کە پێشتر و توێتی باوکم لەگەڵ مەقام چەند مەقامی شیوتوون گو ناوەند و مەقامی بەیات و
ئەوە کۆمەڵی لە ئیشانێ و ئیشێکی زۆر جوانە و بە کاسێت لامان هەیە بەڵام وا ئەزانم ئەو نوسخەی لای ئێمە زۆر هین نییە زۆر پاک نییە ئیشەکە ئێمە نوسخەی ئەسڵمان دەست نەکە و وابزانام وەختی خۆی یابووی بە باوکم هەر لەوێکە هێنایەوە بەستر لەو کاتی ڕاکرد ڕۆشتن و هاتنەوە و ئیتر نازانم چی لێها ئەو نوسخەی درا بە تۆمارگاکان بەڵێ ئیرا بە تۆمارگاکان و لە سلێمانیش بڵاو کرایەوە بەڵێ هیوادارم ئێوەش ڕێچکەی مامۆستا برایم بەرنەدەن کە بەردەوام خزمەتەکەن. جانێکین لە دوو جەستەدا وەک شیعر و ئاواز لە یەک بەستەدا ئێمە جانێکین لە دوو جەستەدا وەک شیعر و ئاواز لە یەک بەستەدا دنیا ناتوانێ لێکمان کاتەوە دنیا ناتوانێ لێکمان کاتەوە مەگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە مەگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە. باسی سیدێکی 2004 سیدێکی دەرکردوە بزانم ئەگەر